بینرن برس افدم و باش هیویا دمن خوش و سلامت بود خازین. اس نزیر کادانی دگل ودامه بو پیشکش کرنا خلک کادیش برنامه کردی. ناو نشانه وی خلک جی دور بابت که هری گرینگه. او بابت جی هزرا خوراگریا نتوایی. ادوی بیاوی دامد وید بپرسین مبست الخوراگریا نتوایی چتشته. چوا گلین جیهانی الکفتنه راد بنوه. چوا مفای الازمونن بیرمندن جیهانی ور بگرین ادوی بیاوی دا. رول راگهاندنی چیه ات هزرا خوراگریه دا. چوا هزرا روخانه و کفتنه رد بکن. چوا راستی و نراستیا دنگو باسا جیگ جدا بکن. چوا هر ریدانه که بخینینو مچ خواندنک بو هبیتن. لیدوانو قسین خو چوا هفسنگیه اتنافدا بکن. افرسیاره و چندین پرسیارن دیتر دهنا راسته کرن بو زور برس ما مست عبد الرحمن صديق ناوي خوب ناوي واخيرات نكجرم جناب السيد الكريم خير بيس ما مست مد بزانين مبست الخراجريه تشيا تايبت ادفي باردوخ نها ام نافراد بوري بله بناي خوي بخشندي مهربان خوي جوره لا انسان كان كدرستي كردون سيستمي كدانا و بيدا قلت سيستمي برغري بله سيستمي برغري معناي وايا لناخي امدا بدرجاي تيبربوني كاتو بدرجاي تيبربوني روجگار ماوە نەماوەیەک ئێمە نەخۆشەکەین ئەم نەخۆشکەوتنە تا ئەو ساتەی کە دەڵێن مادام نەمردووی تۆ قابلی ئەوەی کەەوە چاکبی لە ئەنجامی ئەمەداکەواتە سیستەمی بەرگری ئەو سیستەمەیە کە تایدا لەبەر ئەوە خی گەورە لە نێو هەموو مرۆڤێکا سیستەمی بەرگری داناوە ئێمە بە شێوازە ساکارەکەی لە سەرەتاییەوە خوێندومانە پێی دەڵێن خڕۆکە سپیەکان شەڕ دەکەن لەگەڵ ئەو ڤایرۆس و میکرۆبانە و ئەبنەمایی ئەوەی کەواتێکی زانستی تێتە باسکردن چاومە فۆیلەوە ڕاستە کەواتە سوود لەم بابەتە وەرەگرین لەم حاڵەتەدا ئێمە لە ناخی ئێمەدا سیستەمێکی بەرگری هەیە سیستەمی بەرگری بەرامبەر بە دووشت یەکێکیان ئەو شتانی کە لە ناخی خۆمانە جاری وایە لە ناخی خۆماندا کێشەیەک دروست دەبێت لە جەستەی ئێمەدا شتێک دروست دەبێت و پێویستی بەو سیستەمە بەرگریە لە دژی دەوەستێتەوە هەڕەشەیەکی ناوخۆی جاری واشەیە لە دەرێ ڤایرۆسێک دێ لە دەرێ میکرۆبێک دەگەڵ خواردنێکا تێکەڵ بە جەستەی ئێمە دەبێ ئەو کاتە جارێکی دی سیستەمی بەرگری لە بەرامبەری دەوەستێتەوە کەواتە لە سەرەتادا دەگوترێت سیستەمی بەرگری یا بە مانایەکی ترکەتەوتت هزری بەرگری نەتەوەیی لەوێەوە لە تاکە و بەرزی کەرەوە بۆ نەتەوە هەروە دەبێت چونکە لە دوجاریشدا نەتەوە کەلتورێکی هەیە کەلتوری نەتەوەیش پێک هاتووە لە کەلتوری تاکتاکی ئەو نەتەوەیە ئەو کەلتورە دروست بووە کەواتە دوجار لە هەموو حاڵەتێکدا کە باست لە خۆڕاگری کرد ئەبێ ئێمە بینەوە سەر یەک حاڵەت وەکو تاک هەر یەک لە خۆمان بپرسین ڕۆڵی ئێمە لە خۆڕاگریەدا چی دەبێ ئێمە چی بکەین لەو خۆڕاگریە ئێمە چۆن دەتوانین خۆڕاگر بین چونکە ئەگەر بێت و تەماشا بکەی لە پەندەکانی جیهانیدا کە دەگوترێ دەڵێ کاتێکە زستان و دەڕوا و هەموو دنیا بەفردای پۆشیوە ئەو ڕووەکانە لە بەهاردا کە دێنە دەر درەختەکان دێنە دەر گەڵا دەردەکان هەموو سەوز و شین دەبن ئەو کات دەڵێ ئەگەر هەر درەختێک چاوەڕێی درەختی تەنیشتی بکە بەهار نایە هیچ درەختێک چاوەڕێی درەختی تەنیشتی خۆی ناکە هەر درەخت بڵێ من نەبم بەهار هەردێ ئەوی دەڵێ من نەبم ئەوی دەڵێ من نەبم ئەوی دە بەهار نابێ کەواتە هەر درەختێک بە تەنیا دەڵێ من نەبم بەهار نابێ لە ئەنجامدا ئەو دەبێ ئەوی دی دەبێ ئەوی دەبێ بەهار دەبێ کەواتە لە سەرەتادا کەواتە ئەم هزرینەتەوەیە پەیوەندە با نمونەیەک پێ بڵێم یعنی جەنگی ئەوە دووەمی جیهان یعنی جەنگێک بوو مەسەلەن لە یەکێک لە چۆن دەڵێ شەڕەکانی نێوان جەنگی دووەمی جیهاندا ئەڵمانیا بە تاقی تەنیا لایەکەی دی بەریتانیا و فەڕەنسا و بەلجیکا ئەمە کراوە بە فیلمیش ینی فیلمێکە لەو فیلمە دیکۆمنتاریانی کە هەیە بە ناوی دۆنکێرک باسی ئەو بەندەرە دەکا لە نێو ئەودا لە فەڕەنسا لەوێدا کە ئەو شەڕە دروست دەبێ ئەڵمانیا چۆن دەڵێ بە تاقی تەنیا لەو شەڕەدا هەموو بەریتانیا و فەڕەنسا و بەلجیکا دەکا بەژێرەوە چونکە شەڕەکە لە نێو ئەودایە یعنی نزیکەی 400,000 سەربازی ئەو دەوڵەتانە پێکەوە 400,000 سەربازی بەریتانی و فەڕەنسی و بەلجیکی و ئەمانە لە نێو ئەو ئاوەدا لە نێو ئەو چۆن دەڵێ دەریایەدا هەڕەشەی مردنیان دێتە سەر چونکە لە ئەنجامی بردومانکردنی ئەڵماندا ئەمانە هەموو دەبێ بمرن چونکە هیچیان کەشتەکانیان نەما لەو کاتەدا وینستۆن چەرچڵ یەک نیدائێک دەکا دەڵێ هەر بەریتانیەک بەلەمێکی بچکۆلەشی هەیە بە بیهێنێ بۆ ئەوەی کەوا زوو ئەو خەڵکە ڕزگارکەیت
لە 400,000 کەسا کە هەڕەشە لەسەر ژیانەتی بەهۆی کاری تاکە کەسیەوە کە هەر کەس بەلەمی بچکۆلەی خۆی دێنێ 230,000 کەس ڕزگار دەبن 230,000 نیوە زیاتری ئەو عەدەدە ئەو ژمارەیە دێنە ڕزگار بوون کەواتە لێرە بۆ دەرەکەوێت چەند گرنگە لە خۆڕاگریدا دوجار دەوڵەت پێویستی بە تاکەکانی خۆیەتی وەک مەبەست و ڕۆمانە خۆڕاگری مامۆستاتە ئاماژە پێدا بەلێ چەند گرنگە تاکێ کورد ئەمڕۆ کە بارودۆخێکێ نەخازرا و بارودۆخێکێ نەخۆش سەر کوردستانی داهاتیە چ بکەتن وی هیوی ئومێدەی بخۆ بزڕین تەڤەجارێکی ڕاستە هەر تاکێک بە تاقی تەنیا وەرگرین وەکو تاک ئەم تاکە دوجار ناسنامەیەکی تایبەت بەخۆی هەیە ئێمە گوتمان لە زۆربەی بەرنامەکانی پێشومان لە سەرەتاکانی ئەم ئەڵقانەدا گوتومانە پێشی 2 ساڵ کە تاک بۆ خۆی ناسنامەیەکی تایبەتی بەخۆی هەیە خودای گەورە هەر تاکێکی دروست کردووە ناسنامەیەکی تایبەت بەخۆی هەیە ئەو ئینسانە نە لە ڕابردوودا کەسی وەک ئەو هاتووە نە لە داهاتووشدا کەسێکی دیکەی وەک ئەو دێ کەواتە بۆیە بە ئینسان دەڵێن یونیک بۆیە پێی دەڵێن شتێکی وەکوڵێ وەحید یعنی شتێکی چۆن دەڵێت تاکە بەڕاستی هاوشێوەی نییە نە لە ڕابردوو وەکێکی وەک تۆ هەبووە نە لە دوای تۆش کەسێکی دی وەک تۆ کەواتە چاو مفۆی لێ تایبەتمەندی ئەو تایبەتنە ئەوە سوودی لێوەرناگرێ مرۆڤ حیفە مرۆڤ خۆی بە ژمارە دادەن سوود لێوەرگرتنەکە لەوە دەبێت کە دەڵێ من ئەو کەسەم نە لە ڕابردوو خوددا کەسێکی وەک منی هێناوە نە لە دوای من کەسێکی وەک من دێنێ کەواتە خوددا پێویستی بە منە بە معنایەکی چی یعنی خوددا پێویست نە بە معنا ینی چۆنەڵێ دینەکەی ناڵێم خوددا پێویستی بە کەس نییە بەس بەو معنایی خوددا بۆیە تۆی بەو شێوازە دروست کردووە لەو سەردەمە لەو شوێنە خوددا دەزانێت تۆ دەبێت کارێک لەو شوێنەدا بکەیت ئەوە پێویستێکە یعنی خوددا دەزانێت مرۆڤایەتی لەو شوێنە و لەو کاتە پێویستی بە تۆیە لەو شوێنە و لەو کاتە پێویستی بە تۆیە هەستکردن بەم حاڵەتە زۆر گرنگی هەیە جامە لە نێو کووردا بەداخەوە ئەو حاڵەتەمان نییە یعنی لە حاڵەتی شکست و لە حاڵەتی ئەو حاڵەتانی کە نەخوازراوە و هەستی پێناکەین و چاوەڕوان نەکراوە تاکی کورد باش پەروەردە نەکراوە ئەوەش باسێکی دوور و درێژە باش پەروەردە نەکراوە لە حاڵەتی ینی چۆنەڵێ شتی چاوەڕوان نەکراودا چۆن مامەڵە بکە بۆیە ینی بچمەوە 15 1928 یعنی بەری چەند ساڵە تقریبن ساڵێکی دیەکە 100 ساڵ باشە بەری 99 ساڵ 1928 ڕۆژنامەی ژیان نووسیویەتی بابەتێکی تایە ئەڵێ بێقەراری بێعەزمی نەخۆشی ئیجتیماعیان یعنی چی یعنی ئێمەی تاکی کورد هەتا ئێستا مەسەلەی ئەوەی کە بێقەراری و بێعەزمیمان وەک نەخۆشیەکی ئیجتیماعی ماوە لە ناو ئێمە پێویستە لە کاتی قەیران و لە کاتیشتی چاوەڕوان نەکراودا وەکو تاک ئەخلاقی سیاسی خۆمان ئەخلاقی نەتەوەیی خۆمان ئەخلاقی کوردەواری خۆمان لەدەست نەدێ نمونەیەک پێ بڵم ئەوە جەنگی دووەمی جیهان کۆتایی پێهاتووە ئەڵمانیا دۆڕاوە لە جەنگەکەدا لە ئەنجامی ئەم دۆڕانی جەنگەدا شتێک نەماوە لە ئەڵمانیا وەکو دەوڵەت هەمووی خاکە و وێران بۆ بەسەرێکەوە لەم حاڵەتەدا ئەڵمانیا وردور سەرەکەوێتەوە یەکەوێتە بارودۆخێک مەسەرنیەکێک چاوەڕێ شەمەندەفەرەکە لە ڕیزگرتنە ئەوان کەلتوریان چییە کەلتوری ئەوان ئەوەیە کەوا ڕیز بگرن بە دوای یەکەوە بە جوانی بۆ ئەوەی کەوا سواری شەمەندەفەر بنیا لە هەر ئیشێکی تردە ئەوە کەلتورێکی جوانی ئەوانە لە ڕیزگرتندا بۆ سواربوونی شەمەندەفەر کەسێک نۆرە بڕی ئەکاو ئەچێتە پێشەوە ئافرەتێک پێی دەڵێ نۆرە بڕی مەکەوەرەوە شوێنی خۆت ئەوە شوێنی تۆ لەوێ نییە ئەوش دەڵێ کەی وەختی ئەوەیە ئەوە کەی قسەیە کەی ئێستا وەختی ئەوەی ئێمە ئەڵمانیان ئێمە شەرمان دۆڕاندووە ئێمە کە دۆڕامی لە شاردا ئێستا کەی وەختی کەلتوری ئەوەیە لە ڕیز بۆستە دەڵێ ڕاستە ئێمەی ئەڵمان شەرمان دۆڕاندووە بەس ئەخلاقی ئەڵمانمان نەدۆڕان ئەخلاقی ئەڵمانیمان جەوهەر نەدۆڕاندووە ئێمەش دەبێ ئاوابین بەێ مامۆستا مەدوێت بزانین چاوە گەلێن جیهانێ کەفتنێ ڕاد بن هەلبەت ئەف کەفتنێ نەها ئەم بینین جیهانی دیروکێ هەبووینە ئەم چاو مفای الوێ چەندێ وەربگرین پرچۆرە بۆ ئەڵمانیا جارێکی جەنگی دووەمی جیهان کە ئەڵمانیا دەستی بوو لە هەڵگیرساندنیا لە 1939 تا 1945 ئەمە نزیکە 6 ساڵ جەنگێکی جیهانی دەڕوا ئەڵمانیا و ئەو دەوڵەتانی کە ئەڵمانیا داگیری دەکا و ئیدی ئەو خەڵکانی کە وەکو هاوڵاتیەکی ئەڵمانی لە دەرەوەی ئەڵمانیاش هەر لەسەر ئەو ئیمپراتۆریەت و ئەو قەڵەمڕەوە حیساب دەکرێن ینی کۆی ئامارەکان پێمان دەڵێ لە سنووری ئەڵمانیای ئەو جادا 20 ملیۆن کەس هاتۆتە کوشتن 20 ملیۆن خەڵکی ئەو سنووری ناو ئەڵمانی ئەوسا هاتۆتە کوشتن لەو 20 ملیۆنەدا 12 ملیۆنی دی 20 ملیۆن هاتە کوشتن 12 ملیۆنی دی ئاوارە بووە 12 ملیۆنی دیکە نازح بۆ و لەسەر خاچی خۆی وە دەرنراوە
نزیکەی 8 ملیۆنی دی ئەسیر بووە 8 ملیۆنی دی لە قەڵەمڕەوی ئەڵمانی ئەو کات 20 ملیۆنت کوژرابێ 8 ملیۆنت ئەسیر بوو بێ لە عینی وەختیشا 12 ملیۆنت ئاوارە بوو بێ و لە خاچی خۆی و لە شاری خۆی وە دەرنابێ و چوێتە شارێکی دیکە و ئاوارە بوو بێ ئەمە حاڵەتی ئەڵمانیایە ئەو ئەڵمانیایە داگیر دەکرێتەوە 4 دەوڵەت داگیری دەکەن ئینگلیز دەستی تایە لە بەشێکی ئەڵمانی داگیر کردووە رووسیا یەکێتی سۆڤێتی ئەو کات بەشێکی ئەڵمانیا داگیر کردووە فەڕەنسا بەشێکی داگیر کردووە ئەمریکا بەشێکی داگیر کردووە ئەتۆ ئەو کات لەژێر داگیرکاریەکی چوارلایەنەی لەم بارودۆخە وەکو کوردستانی ڤێگافکی باسی چوار دەکە یعنی ئەڵمانیا خەڵکی ئەڵمان لە ڕێی بیرمەندەکانیەوە لە کاتی نسکۆ و لە کاتی شتی چاوەڕوان نەکراودا ڕۆژی ڕۆشنبیر و ڕۆژی ئەو بیرمەندانەیە کە ئەو بارودۆخە خۆ نابێ ڕازیبی بەڵێ چاوەڕوان نەکراوە ڕۆژی گلەی و گازاندنیە ڕۆژی هەستانەوەی بیرمەندانی ئەڵمان ئەم پرسیارە دروست دەکەن لە نێو خەڵکە ئایا دەتوانین هەستینەوە پرسیارێکی گرنگە ئایا دەتوانین هەستینەوە ئەم پرسیارە کە بێتە پرسیارێکی گشتی و هەموو کەس لە خۆی دەکات بیری لێ دەکەنەوە ئێمە ئەڵمان بووین و لە ماوەی 6 ساڵدا قەڵەمڕەوێکی دنیا بووینە و لەو سەر لە ئەوروپا ئەو سەری ئەوروپا لەولا گەشتنەوەیەتی سۆڤێتی جارانی ئەو کات و بەم شێوازە چی بکەین ئەوە ساڵی 45 و جەنگ کۆتایی پێهاتووە و ئەچیتە 5 لە ماوەی ئەو چەند ساڵی دوای جەنگی دووەمی جیهاندا لە 1945ەوە ئەڵمانیا بیری لێ کردەوە لە بواری شەڕدا دۆڕەم لە بوارێکی دیکەدا سەرەکەوم لە ماوەیەکی زۆر کورتی دوای جەنگی دووەمی جیهان تۆ ئێستا بینی ساڵی داهاتوو چییە 2010 جامی جیهانی تۆپی پێ لە رووسایە جامی جیهانی تۆپی پێ 2010 لە دوای جەنگی دووەمی جیهان جامی جیهانی تۆپی پێ لە 1954 پشتی شەڕ بە 9 ساڵ لە 1954 ئەڵمانیا گوتیان دەبێت ناوی ئەڵمان لە شەڕا نەمانهێنا دەبێت ناوی ئەڵمان لە بوارێکی دیکەدا بینەوە 1954 ئەڵمانیا بوو بە بەتەڵی عالم لە تۆپی پێ بوو بە پاڵەوانی جیهان لە تۆپی پێ لە 1954 ئەلەوێەوە ئەڵمان بیری کردەوە بواری تر هەیە بواری تر هەیە تایدا بڵند بێتەوە و ناوی ئەڵمان بەرز کاتەوە من هەمووی نمونەن دەتوانین سوودی لێ وەرگین ئەم وەک تاکەی کورد ینی چین چ مفال وێ نمونەی وەربگرین ئەوە نهاتە بەحەسکەری باشە دەچمەوە ئەم قسانە بۆکوڵێ بەدیع زەمان سەعیدی کوردی بەدیع زەمان سەعیدی کوردی لە نامیلکەیەکی هەیە تورکیە کراوە بە عەرەبی کراوە بە کوردی دەڵێ ناوکی تۆوی حەقیقەت تۆوی حەقیقەت تۆوی حەقیقەت عەرەبیەکەی نەوە الحەقیقە لە 1337 چاپی کردووە چاپ کراوە بۆی لە ئەستەمبول ئێ باشە 1337 بۆ ئێستا نزیکە زیاتر لە 100 ساڵەکە یعنی بەری 100 ساڵ بەدیع زەمان سەعیدی کوردی لە نەوای حەقیقەتە لە تۆوی حەقیقەتدا دەڵێ لەوانەیە ڕابردوو بۆ ئێمە قەدەر بێ لەوانەیە ڕابردوو بۆ ئێمە قەدەر بوو بێ چونکە دەستمان لە دروستکردنیدا نەبوو ڕابردوو بەڵام ئێستا دەستکەفتێک بەڵێ یعنی ئەو ڕابردووە بە باشی و بە خراپی دەستی من و تۆیتیانە کەس ناتوانێت گلەیت لە تۆ بکات بەری لە دایک بوونی تۆ لەوانەیە ڕابردوو بۆ ئێمە قەدەر بوو بێت چونکە دەستمان لە دروستکردنیدا نەبوو بەڵام ئێستا و ئایندە ئێستا و داهاتوو من و تۆیتیان هەموو خەڵکی تایە بەڵام ئێستا و ئایندە ئێستا و داهاتوو بۆ ئێمە ئەرک و تەکلیفە چونکە ئەوە ئێمەین لە ئێستاوە داهاتوو دروست دەکەین ئەگەر ئێمە کۆڵ بین ئەگەر ئێمە ناومێت بین ئەگەر ئێمە لە شکستە هەڵنەستینەوە ئەوە ئێمەین کەلتوری شکستە بینەوە بۆ نەوەکانی داهاتوو ئیتر لە ڕووی نەتەوەی تۆ تاوانبارەبی گوناهبارەبی لە ڕووی ئاینیەوە گوناهبارەبی لە ڕووی نەتەوەی و تاوانبارەبی لەبەر ئەوە ئەمە مانای وایە مادام ماوین مادام نەمردوین ئێمە دەتوانین گۆڕانکاری بکەین ئێمە دەتوانین گۆڕانکاری بکەین هەر لەبەرەوەی تۆ تەماشاکە دنیا ئینسانی باشی ڕەنگە کەم تیا ببینی و ئینسانی خراپیش هەبێ زۆر بێ غاندی قسەیەکی جوانی هەیە دەڵێ ئینسانی باش ناومێت بووە لە هیدایەتدان و چاکردنی ئینسانە خراپەکان ئەڵێم ئینسانە خراپانە چاک نابن دەڵێ بەڵام خوددا بۆ ڕێگە دەدا ئەوەندە مرۆڤ لە دایک بێ بۆ لە لێمان نابە بۆ لە ناویان نابە دەڵێ ئەوە کە بە بەردەوامی مرۆڤ دێتە بوون و مرۆڤ لە دایک دەبێ مانای وایە هێشتا خوددا ناومێت نەبووە لە هێنانی مرۆڤێکی باش هێشتا بە ئومێدی ئەوەیە لە نێو ئەم هەموو ملیۆنە ها و ملیارە هەیە ئینسانی باش دەرکەوێ و دنیا بەرەو چاکی بگۆڕێ دەبێت ئێمە سوود لەو
فەلسفەیە وەربگرین سوود لەو فەلسفەیە وەربگرین کە ئێمە لەم زۆریە و لەم وەزعیکای ئەڵقەی پێشوو ئێمە چیمان گوت ناونیشان گوتمان سیاست هەلو ئومێد ئەوەیە کە دەڵێ ئەگەر سیاست دەکەی مەترسە ئەگەر دەترسی سیاست مەکە نەمان گوت خوا لێ خۆش بوو بە ڕێزمام جەلال چی گوت گوتی لە ماوەی هەموو تەمەنم دەوتم خۆم جۆم لێ بوو لە مەجلیسی حکم لە ئەڵقەی پێشوو نەمگوت یعنی شتێک بوو ئەڵقەی پێشوو هیچ ڕووداوێک نەبوو من گوتم بە ڕێزمام جەلال لە ئەنجومەنی حکومدا کە پرسیاریان لێ کرد سیاست چییە بەڕای تۆ بە ئەزموتی بە ئەزمموی خۆم بە کتێبنا بە ئەزمموی خۆم سیاست ئومێدە لە هەوراز و نشێوی وات بەسەردێ ئەمە قسەی ئەڵقەی پێشووە هەوراز و نشێوی وا دەبینی کە بڕوا ناکەی هەستیتەوە بەڵام هەڵدەستیتەوە لەبەر ئەوە دەیگوت ئەگەر ئومێدت نییە سیاست مەکە مامۆستا ناوا ژیانە ئینسانەدا سەرجەلی ئەڤرازی و نشێوی هەنە چەوە ئەم هزرا ڕوخانەی ڕەت بکەینەوەت نافخۆدا ئێمە زۆرینەی خەڵکی ئێمە مسلمانە باشە مسلمان بێ حتمما ئەگەر هەموو قورئانی نەخوێندە بێ بەلای کەمەوە مەعوزەتەینی خوێندووە بەلای کەمەوە دەزانێت خی گەورە لە قورئاندا دوو سوورەتی ینی وەکو بڵێ پەیامی قورئان کورد دەکاتەوە لە دوو سوورەتی کۆتایی سوورەتێک بە ناوی فەلەق سوورەتێک بە ناوی ناس باشە تۆ لە فەلەق چی تێدەگەی کە خوا دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم قل اعوذ برب الفلق یعنی پەنا دەگری بە خودای ڕووناکی بە خودای سپێدە و بە خودای ڕووناکی ئەو بۆ ئەوی کە لە تاریکی دەربازبی من شەڕی ما خەلق لە شەڕی هەرچی هەیە لەم بوونەوەرە زۆرە نایەتە ژماردن لە شەڕی هەرچی هەیە لەم بوونەوەرەدا تۆ یەک جا پەنا دەبێتە بەر خودا یەک جا ئیستیعازە لەلەوێ ئیستیعازەکە یەک جارە قل اعوذ برب الفلق من شر ما خلق إن ومن شر غاسق إذا وقب ومن شر النفاثات في العقد ومن شر حاسد أوان شهر تفاصيل وهر لناو من شر ما خلق باشا أي ناس تبتو دله قل أعوذ برب الناس أو يك ملك الناس أو دو إله الناس أو جا يكجا پناد بخدا قرد لبرانبر چندها دجمني دركي أم جا سيجا پنا بخدا دقري بس صفتي خدا دقري لبرانبر يك هرشة من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس دجمني ناو خوي ناخي خمان دجمنك هي لناخي خمان نفسي خمان دمان رخياني كواتب بكورتي وبكردي بكردي تيدقين لم دو سورة خدا بيمان دالي يقجا پنابا من بقرا لبرانبر همو هيرشيكي دركي بس بەڵام سێجا پەنابە من بگرە لە بەرامبەر دوژمنێک لە ناخی خۆت دایە لە ناخی خۆت دایە کە دەتڕوخێنێ ئەی ئێمە ئەڵلقەکانی پێشووتر باسی دوش بابەتمان نەکرد یەکێکی باسی پرۆپاگەندەمان کرد لەگەڵ جەنگی دەرونی ئەمڕۆ لە تۆ لە جەنگێکی دەرونی دەدەژی قسە و باسەکانی ئەمڕۆ هەموو جەنگی دەرونی ئەگەر بەرگریەکی بۆ نەکەیت و ڕێگریەکی لە بەردەمادانەنی ئەوە هەردێ و هەردێ و هەردێ و تۆ دەڕوخی کەواتە لە ڕاستیدا ئەوە لە دکتۆرەکان پزیشکەکان دەڵێن لە ناخی هەمومانە ئەو ئاوەی کە دەیخۆینەوە لە نێویدا بەکتریا و میکرۆب هەیە دەڵێن دەشی خۆیتەوە بەس چونکە سیستەمی بەرگریت لە ژوورەوە بەهێزە بەرگری دەکات و کاریگەری نابێ دەڵێ هیچ کاتێک تو ئاوێکی 100% پاکت نەخواردووە هیچ کاتی خواردنێکی 100% ئەچی بۆ چێشتخانە لەگەڵ برادەرەکەتا هەمان خواردن دەخۆن تەسیر لەو دەکات تەسیر لە تۆ ناکە جاری وایە دەڵێن سیستەمی بەرگری ئەم باشە کەواتە لەو حاڵەتەدا سیستەمی بەرگری خۆمان چاک بوو بەرگەدە هەر لەبەرەوەشە ئەرێ ئەو ڕووداوانی کە بەسەرمان دێن وەک یەک بەسەرمان یەک ڕووداوە لە یەک ڕۆژدا بەسەر ملیۆنەها کەس دێ بۆ هەندێکی خۆڕاگرە بۆ هەندێکی خۆڕا ناگرێت ڕووداوەتە لە دیوی دەرەوە ڕووداوەکە یەکە هەڕەشەکە یەک هەڕەشەیە ئاستەکەشی یەکە بەڵام بۆچی ریسپۆنس و وەڵامدانەوەی تاکەکان بۆی جیاواز ئەوە خۆمانین هەر لەبەر ئەوەیە ئەوە لما أصابتكم مصيبة قد أصبتم مثلها قلتم أن هذا ودا پێمان دەڵێ کە شکستی مسلمانان لە شەڕی ئوحددا دەڵێ ئێوە دەڵێن ئەمە چی بوو دەڵێ قل هو من عندي أنفسكم ئەوە خۆتانت بیر بکەنەوە ڕەخنا لە خۆتان بگرن بە شێوازێکی زانستی هەستنەوە بەێ کەواتە مامۆستا ئەم تکارین vê roxana cenabê bi hezketin navxuya xwe da nehêlin em dikarîn vê çendeha bikin دەتوانین ممکنە لەوەی کاوەکو بەدیع الزەمان سعیدی کوردی دەڵێ هەموو شتێک مەکەنە قەدەر هەموو شت مەکەنە قەدەر مەڵێن هەموو شت قەدەرە یعنی چی دەڵێ قەدەر قەدەرمان هەیە کە بەڕاستی ئەوە قەدەرە و کاری خوددایە خوددا تۆ دێنێت و دەباتەوە و ینی ئەوە کۆمەڵە بابەتێکن پەیوەستە بە ئیرادەی خوددا و تۆ ئیرادەی لە بەرامبەر ئەوە دەسەڵاتێکت نییە بەس خوددا ئیرادەیەکی تری بە خۆت داوە ئیرادەیەکی تری بە خۆت داوە ئەن لەیسە للئینسانی ئیلا ما سعى دەبێ ئەوە بگۆڕن دەڵێ زۆر مشکلە هەیە خۆتان بۆ خۆتان دروستی دەکەن زۆر مشکلە هەیە لە هەڵی خۆتانەوە دروست بۆ وەکو خوددا فەرمی قل هو من عندي أنفسكم
باشە ئەگەر ئاعترافکەن بڵێن ئەمە هی خۆمانە مادام خۆمان کردومانە خۆمان دەتوانین چاکی کەینەوە جوانە بەس خراپە بڵێن خوددا پێی کردین هەم یەکەم شت چوین کارێکی خراپماندایە پاڵی خوددا دووەمیش ئەگە بڵێن ئەمە خوددا کردی ئێمە دوای پێمان ڕاست نابێتەوە بۆیە ئەم فکرەیە لە ناو عالمی ئیسلامی کە تووشی شکستە بێ زۆرجار خۆی دەستی هەبووەتیایدا دەیداتە پاڵی خوددا ئەوە خراپە دوای قەت ڕزگارمان نابێ قەت ڕزگارمان نابێ بەچی بەوەی کەوا مەسەلەن ئەمە مەقسەیەکە کراوە بە فیلم فیلمێک هەیە دەیڤید لین مخریجەکەیەتی دروستی کردووە باسی مسلمانانی جەزیرەی عەرەبیەکە ئەو کاتێکەوە لە 1916 بەدواوە ئینگلیزەکان دێنە جەزیرەی عەرەبی دێنە حیجاز و ئەو منتیقانە نەجد و ئەو منتیقانە فیلمەکە باسی چیەکە باسی لۆرانس العەرەبەکە لۆرانس العەرەب ئەینەن کەسایەتیەکە لەو کاتانە دەرەکەوێت لۆرانس بە سواری وشترەکەی لەگەڵ یەک کۆمەڵێک عەرەبی مسلمان دەڵێ ئێوە مادەم وەکو عەرەب پشگیری ئینگلیز دەکەن با بچین بۆ عەکا لە بێنە بەرچاوی خۆت لە جەزیرەی عەرەبیەوە سەردەکەوی بۆ شام عەکا دەچێتەوە بۆ فەڵەستینی ئێستا دەڵێت تورکەکان لەوێ ماون تورکە عوسمانیەکان با بچین دەریانکەین بە شەو بەڕێ دەکەون کاتێککە بە شەو بەڕێ دەکەون کەسێک لەو کەسانەی کە وەکو خزمەتکارە بۆ لۆرانس لەسەر وشترەکەیەتی دیارە خەوی لێکەوتوە لەگەڵ ئەوەی کە خەوی لێکەوتووە لە ڕێگا کەوتووە بەربۆتەوە کاتێککە ئەمان ئەگەنە شوێنێک لە ڕێگاکە لە نیوەی ڕێگاکە دەگەن و بەیانی و سپێدێ و ڕۆژە و ئیدی دنیا ڕووناکە سێرەکەن خزمەکاری لۆرانس دیار نییە لۆرانس ساڵێ دەبێ بگەڕێنەوە ئەو خزمەکارە بێنینەوە ئەو مسلمانانە دەڵێن مەگەڕێرەوە ئەوە قەدەری خوا بوو ئەوە قەدەری خوا بوو مەکتوبە خوا نووسیوێتی ئەو کەسە لە ڕێگا بکەوێتە خوارە و بمرێ مەگەڕێرەوە تۆ ئێمە عەقیدەی ئێمە ئەو هەیە ئەوش دەڵێ وان نییە احتیمالە ما بێ لە ڕێگا ئین بێت با بچینەوە لەگەڵ چەند کەسێک لەو قافڵێ دەگەڕێتەوە لە ڕێگا ئەیدۆزنەوە ئاوی دەدێنێ و ئەیهێننەوە پێیان دەڵێ ئێوە دەڵێن مەکتوبە فیلمەکە ئینگلیزیە دەڵێ ئەڵێ خواوای نەگوتووە it is written here لێرە نووسراوە لە مێشکی ئێوە نووسراوە مێشکی خۆتان بڕیاردان داوە کە لە مێشکی خۆتان بڕیارتان داوە لە مێشکی ئێوە نووسراوە خودداوای نەگوت خوددا دەگوت بگەڕێرەوە جارێکی تر بهێنەوە لەمە نابێت شکستەکانمان هەمووی بەڵامە خوا پێی کردین قەدەری خوا بوو هیچمان بەدەست نییە خدووە چاک نابیتەوە بەڵێ مەوسام وەک گەلێک کورد وەک خۆیایە ئەم گەلێک بارودۆخێن دژوارتر ڤێگافکێ بۆرینە ڕاست ئەم چاوە مفای ئەلڤی کەلتوری هەوار بگرین کەلتوری ئێمە زۆر گرنگە کەلتوری ئێمە گەر تەماشایکەین ئێستا ئێمە لە زۆر بابەتە دەڵێن ینی با کۆڕایەک دروستکەین بابەتێکمان کرد لەسەر تەوافق لەبیرتە بەری تقریباً دوو مانگ دوو هەیف بابەتێکمان کرد لەسەر تەوافق لە تەوافقا گوتمان چی گوتمان تەوافق ئەغلەبیە نییە تەوافق ئەوەیە هەوڵ بدەین تا بکرێ ئیجماع دروستکەین تا بکرێ ئیجماع دروستکەین چونکە کە ئیجماع دروست کرد هەمومان پێکەوە دەبین دیارە لە گەلانی دیکەدا ئاساییە زۆری نەوکەمینە کەلتوری کوردەواری لەگەڵ ئیجماعە یعنی ئەگەر ئێمە 1000 کورد بین ئیجماع ممکنە مامۆستا ناچارە بین یعنی بە معنایەک لە معناکان هەوڵی بۆ بدەین ئاخر بدەنم بۆیە تۆ باسی کەلتوری کوردەکەی باشە کەلتوری کورد بەڕاستی پەندی پێشینان بە ڕەحمەت بێ مامۆستا علادینی سەجادی لە داقەکانی ئەدەبی کوردی زۆر باسیەکات کە باسی پەندی پێشینان تایبەتمەندیەکی هەیە پرسیارێک دەکە ئەرێ بۆ ئێستا پەندی پێشینان دروست نابێ ینی سەهندێ پەند ئێمە بڵێن دروستمان کرد بێ نایدۆزینەوە بڵێن مەمان بۆ داهاتوو بۆ دوای خۆمان بەجێ هێشتووە پەندی پێشینان تایبەتمەندیەکی هەیە لە زەرفێکی دیاریکراوە دروست بۆ کە بارودۆخ بە جۆرێک بووە ئەوانە وەکو نەقشی سەربەردن بەڵام بۆ بواری خۆی دەڵێ بۆ بواری خۆی ئەخە بڕۆ مەسەن پەندی کوردی تێ دەڵێ دۆستت 1000 بێ دوژمنت 1 بێ هێشتا زۆر مە پەندی کووردە کەواتە کورد پێ دەڵێ دۆستت 1000 بێ و دوژمنت 1 بێ هێشتا زۆرە بۆ چونکە کەلتوری کوردی دەڵێ دەکرێت یەک کەس دەگەڵت نەیار بێ ئیشەکە تێکچی هادیتە نەخواستمەگەر دژمنکاریان ناوخۆی هەبێ ینی نەیار هەبێ با بڵێن لە ناوخۆیە کەواتەمە لە ڕاستیدا پێت دەڵێ پەندی پێشینان و کەلتوری ئێمە پێمان دەڵێت تا بۆمان بکرێ بۆیە هەڵێن تەبایی بۆیە زۆرترین وشە لە کەلتوری کوردی باسیەکەین ئێستا هەڵێن تەبایی هەر ئەڵێن یەک ریزی بەرناتشۆ دەڵێ هەر ئینسانێک هەر گەلێک چ وشەیەکی زۆر بەکارهێنا ئەوە لەبەر ئەوەی نیەتی ئەڵێ کەسێک باسی پارە زۆر کەسێک زۆر باسی پارە دەکە پاری نییە ئێمە هەر باسی یەک ریزی و تەبایی دەکەین نیمانە چونکە باسی یەک ریزی و تەبایی بۆیە دەکەین چونکە نیمانە مادام نیمانە ماوین نەمردوین ناومێت نەبووینە دەبێت میکانیزمی بدۆزینەوە بە چ میکانیزمێک دەیهێنینەوە بە چ میکانیزمێک دەتوانین بیدۆزینەوە یعنی پەندی ئێمە بزانە خەڵکێک هەیە ناومێت دەبێت باشە پەندی کوردیڵە بزن بۆ شەوێک جێی خۆی خۆش دەکە مانای چییە
مانای وایە تۆ یەک شەو لە شوێنێکی شابی ئەو شوێنە دەبێت ئاوەدان کەیتەوە دەبێت لەو شەوەدا بزانە ڕژێم کوردی ئاوارە دەکرد بۆ ئۆردوگا زۆرە ملەکان بۆ مجەمەعات کەلتوری کوردی کەلتوری کەسک و سەوز و بنیاتنان و چاندنە گوندەکانی خۆی کورد هەمووی کەسک و سەوزۆ باشە لە ئەنجامی ئەمەدا وەختی ئەو کووردە ڕەوانەی ئەو نێو بلۆکە وشکە دەکە ئەرزێکی تەخت ئەرزێکی وشک تەنها بلۆکی تێدایە تەنها بلۆکی تێدای ئەم ئەرزە وشکە و ئەم بلۆکە ئەو کووردە ساڵێک 2 ساڵ 3 ساڵ لە نێو مجەمەع چ دەکا یەکسەر ئەو مجەمەعی هەموو دەکرد بە باخچە ئەو مجەمەعی هەموو دار و درەختی دەچاند دەیگوت ئەمە بەڵکو زۆر لێرە مامەوە لە ئەنجامی ئەوەدا گەڕایەوە شوێنی خۆشی هەندێکی ئێستا ئەو شوێنی ئاودان کردەوە بەسم ئەوەیە پەندی کوردی یا بە مانایەکی تر بڵێم کەلتوری کوردی یارمەتیمان دەدا هەتا ئێستا ڕەنگە لێرەیەکی یارمەتی مامدا کورد دەڵێ دوژمن بوو بە پرد بە سەریا مەڕۆ لەوێ من دوژمنی تۆ بم ئەمڕۆ خۆمەکەم بە پرد بۆ تۆ بە سەرما بڕۆ بەڵام دوای کورد دەڵێ مەڕۆ بە سەریا مەڕۆ بە سەریا ئێمە لە نشست و لەوانەیە ئەبێ ئاگاداری زمانی خۆمان بین کورد ئەڵێ لە کەلتوری کوردی ئەڵێ لە کاتی شەردا بەشی ئاشتی بێڵەوە لە کاتی شەردا بەشی ئاشتی بێڵەوە ئێستا من و تۆ شەرمانە هەرچی قسەی خراپە بە یەک هێڵین وەک بڵێ جارێکی تر چاومان بە یەک نەکەوێتەوە وەک بڵێ جارێکی دی یەک نەبینینەوە ئێپەندی کوردی ئەڵێ چێو بە چێو ناگا ئینسان بە ئینسان دەگا بەێ مامستا دەمێ ناوبڕێکی هاتی دێ ناوبڕێ وەرگین و دێ زەفرەن فلایتە بەلێ بێرن ڕێزدار پشتی بێ بهێن بەدانێ دەهینە فلای وێن بەرەس يلا قينا او تري دكين والله تەماشاوانەی بەڕێز دووبارە سەڵاف مامۆستا دەبێت بپرسین چاوە مفای ببوورە چاوە ڕۆلێ ڕاگەهاندنێ بزانین ئەدڤی بارودۆخی نەهادا چ ڕۆلێک هەیە چ دەورێک هەیە بکەتن ڕاگەهاندنا کوردی خۆی گرنگ ئەوەیە زۆر جار ئەوانی کە ماجستێر ئەنووسنەوە ماجستێر وەرەگرن لە بابەتێک یا دکتۆرا سەرەتاکان دەست پێکەن بە پێناسەکردنی وشەکان زۆر جارە گوترێت لە ڕووی زمانەوانیەوە ئەم وشەیەمانەی چیە اینجا لە ڕووی زاراوەیی واتە ئیستیلاحی مانای چیە باشە مەش بچینەوە خۆ میدیا چییە میدیا خۆی لە ڕاستیدا لە پێناسەکانیدا لە پێناسەی میدیا یعنی main means of main connection communication یعنی خۆی بریتە لە کۆمەڵە ئامرازێکی سەرەکی کۆمەڵە ئامرازێکی سەرەکی بۆ پەیوەندیکردن کۆمەڵە ئامرازێکی سەرەکی بۆ بەیەکگەیشتن ئێستا ئامرازەکان دەبینی یا تەلەڤیزیۆنە و سەتەلایت و تربانێ رادیۆ دەبینیت و ڕۆژنامەکان دەبینی و گۆڤار دەبینیت و سوسیال میدیا دەبینی ئەمانە هەمووی main means of main communication کەواتە ئەم زاراوانە لە نێوان خۆیانیشدا لە ڕووی زمانەوانی دەبێت سوودی لێوە بگرین بزانین خۆی بەڕاستی میدیا بۆ هەیە ئەرێ میدیا بۆ دەسەڵاتی چوارەمە کە تۆ دەسەڵاتی تەشریعیت هەبوو یاسادانانت هەبوو دەسەڵاتی تەنفیزی و بەڕێوەبردنت هەبوو دەسەڵاتی شێتن هیوی ئومێتی بزەڤڕینتەوە بوو ئەبێت ئەو کەسانی لە بواری ڕاگەیاندن کار دەکەن کە خۆم زۆر کارم تیا کردووە لە دوای ڕاپەڕینەوە ئەو ڕاگەیاندنە زۆر گرنگە سوود لە زاراوەکانی نێو میدیا خۆی وەرگرین تا بزانین پەیامی میدیا چیە ئەگەر میدیا یەکێک لە ماناکانی لێ هات پێ میدییشن مەسەلەن وەک ناوبژیوانی کردن یعنی میدییشنش هاتووە وەرگیراوە تۆ جارێکی تر لە
وشەی میدیا داتاشراوەکانی ئەوە وەک بڵێ تۆ ناوبژیوانیەکەکەی لە نێوان ئەم ڕاو جیاوازانە تۆ ڕاستەقینەیەک بە خەڵکە دەی تۆ هەواڵێک بە خەڵکە دێ من تۆ ئەڵێ ئاوایە من ئەڵێم وایە میدیا لەو نێوانەمانە دێت وەکو میدیشن چیەکات نێوانگیریەکمانەکە ڕاستیەکەمان پێڵە ئیدی من و تۆ ئاش دەکاتەوە کەواتە پەیامی میدیا بۆ ئاشتکردنەوە و بەچی بەوەی کە ڕاستیەکەی پێگوتی یەکێ پێی گوتین یەک کۆیەکە کاتە دوو ڕاستەقینەی ڕاستی پێگوتین قسەمان نامێنێ ئێمە لە ڕاستیدا بەس کاتێک کێشەمان بۆ دروست دەبێت کاتێکە من لەسەر ڕای خۆم تۆ لەسەر ڕای خۆتی هیچ ستانداردێکیش لەو نێوانەدا نییە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم خۆ هەر تەماشا بکەی جارێکی دیکە ینی میدیا کۆمەڵێک وتمان مین مینس ینی کۆمەڵێک ئامرازی سەرەکی هەیە یەکێ لە ئامرازە سەرەکیەکانی نووسراوە ڕۆژنامە و گۆڤارەکانە ڕۆژنامە و گۆڤارەکان مەسەرەن لە ڕووی زمانەوانی تەماشاکەی بۆچی پێیان گوتووە مەسەرەن جۆرنالیزم دوای بۆ بە جۆرنالیست تۆگە تەماشای زمانەوانی بکەی ژۆر JOUR یعنی ڕۆژ یعنی کە ئەگوترێ جۆرنالیزم یعنی کارێکە هەواڵی ڕۆژانەت پێدا ڕۆژ بە ڕۆژ کەواتە مانایەکی تر لە ماناکانی میدیایی ئەوەیە لە ڕووی ژوور JOUR یعنی ڕۆژ ینی هەواڵی ڕۆژت پێ بدە تازەترین هەواڵم پێ بدە تاوەکو من تووشی هەڵە نەبم بەڵام تازەترین هەواڵی ڕاست لە ئەوڵە باسی ڕاستمان کرد ئەگەر هەواڵێکی ڕاست بیت بەڵام ناومێت بەخش بیتن زۆر گرنگە یعنی جاری وا هەیە ئەو باسی دوو میدیای شەڕ لەگەڵ میدیای ئاشتی کاتە تۆ لە میدیای ئاشتیدا ئەمە باسی میدیای ئاشتیەکەم میدیای شەڕ میدیای جەنگی ئەویش هەیە ئەویش ئەبێ باسکەین میدیای جەنگی ڕەنگە لە قۆناغێکدا تۆ پێویستیت بەوە دێ هەندێک شت جارێ باسی نەکەی بەڵام دوای باسیکەی لەبەر معنەویات و ئەو بابەتانە بەڵام زۆر گرنگە لە ڕاستەقینە کەس سڵ ناکاتەوە ڕاستەقینە بە زمانی پاک بگوترێ کەس کێشەی نییە لە ڕاستیدا لەبەرەوە لە مانایەک لە مانەکانی جۆرنالیست جۆر ئەوە تێدەگەین کە ئەمە هەواڵی تازە و هەواڵی ڕۆژمان پێدەدە بڕۆ بۆ زمانی ئینگلیزی ئەچیتەوە بۆ ڕۆژنامە پێدەوترێن نیوزپیپەر یعنی نیوزپیپەر یعنی چی ینی لاپەڕی هەواڵ لاپەڕی هەواڵەکان کەواتە ئەوی جارێکی تر کۆ ئەبێتەوە لە مەسەلەی ئەوەی کەوا هەواڵت پێ بدە بڕۆرەوە زیاتر یعنی ئەو کەسانەی کەوا لە بواری میدیایی کارەکەن و لە نێو جەنگدا بۆ ئەوەی کە ینی بناسرێن بین لە پشتی خوان نووسم پرس وانە جارێکی تر ماناکانی تری سەحافە میدیایی سەحافە ڕۆژنامەگەری لە پشتی خۆی ئەنووسێ پرس خۆ پرس بە مانای تەبعیش دێ لە زمانی ئینگلیزی پرس بە مانای سەحافە و ڕۆژنامەگەری و میدیاییش دێ بەڵام پرس بە مانای فشار و زەختیش دێ کەواتە ئەم واتایانە لە ڕووی زمانەوانی پێمان دەڵێ بۆیە دەسەڵاتی چوارەمە میدیا ئەتوانێت فشارێ دروستکە فشارێکی ئیجابی بۆ گۆڕینی بارودۆخێک لە حاڵەتێکەوە بۆ لە خراپەوە بۆ باش لە باشیشەوە بۆ باشتر خۆگە خراپ بەکاری بێنە دەکرێت ئەو کاتە باش بگۆڕێ بۆ خراپ کەواتە لە مانە ڕاستەقینەکانی وشەکانی خۆی لە ڕووی زاراوەیی لە ڕووی زمانەوانی دەتوانین بهێنین بۆ زاراوەیی میدیا دەتوانێت ڕۆژانە هەواڵی ڕاست و دروستمان بداتێ بیکا بە فشار بۆ ڕاستکردنەوەی کاری سیاسیمە مامۆستا بینەرێمە ئەبێ بینەریە هەر کەناڵەکەت کەتن وای چەوە ئەنکو چ پیڤەرێک هەیە ڕاستی و نەڕاستیە خەبەری بزانیتم ئەوە گرفتە ئێستا گرفتات یەکێ لە کتێبە تازەکان کە ئەم سەردەما چاپ بووە کتێبێکە بە ناوی ئۆڤەرلۆد ئۆڤەرلۆد یعنی بە عەرەبی یعنی الزائد بە کوردی یعنی زیادە زیادە یعنی چی ئۆڤەرلۆد ئەمجا کارەباڵێن ئۆڤەرلۆدی کردووە یعنی زیاد لە ڕادەی خۆی تەحمیل کراوە کەواتە ئۆڤەرلۆد بە مانای زیادەتی ئەو کتێبێکە بە ناوی ئۆڤەرلۆد لە بواری میدیاییایە بۆب فیشەر نووسیوێتی بۆب فیشەر نووسیوێتی لە کتێبی ئۆڤەرلۆددا لە ژێریشی ناونیشانێکی فەرعی لاوەکی داناوە دەڵێ دۆزینەوەی ڕاستی لە نێو تۆفانی هەواڵەکاندا لە نێو لافاوی هەواڵەکاندا لە نێو لافاوی هەواڵەکاندا چۆن ڕاستی دەدۆزیتەوە ئەو پرسیارەکەی توێ وەک ئێستا لە ئەنجامدا دەڵێ ئەم بارودۆخی ئێمە ئێستا تێی کەوتوین لە ئەنجامی زیادبوونی ژمارەی زۆری هۆکارەکانی میدیا بینرا و بیسترا و خوێنرا و سۆشیال میدیا ئیدی ینی بە هەموو شێوازێک ئێستا و پرسیارە دروستە بێتەوە ئەرێ چێ ڕۆژنامە نووسە چێ میدیاکارە بەڕاست چێ میدیاکارە جاران دەگوترا کەسێکە کە لە ڕۆژنامە بنووسی پێی دەڵێن ڕۆژنامە نووس ئایا ئەو کەسێکە لە ڕۆژنامە دەنووسێ یا بۆ ڕۆژنامە دەنووسێ یا لە ڕۆژنامەدا کار دەکا ئەمان هەمووی پرسیارن ئێستا بەڵام تۆ ئەو کەسی کە ئەکاونتێکی هەبێ هەر خۆی بۆ خۆی دەبێ بە ڕۆژنامە نووس بۆ هەواڵێک بڵاوە کاتەوە ئیدێم هەواڵە ڕاستە درۆیە کاریگەری چۆنە تۆ ئەی خوێنیتەوە هاوڕێی تۆیە هاوڕێی تۆ نییە کەواتە
بۆ فیشەر لە کتێبی ئەوەدا پێمان دەڵێ بارودۆخەکە ئێستا بە عینێکە چۆن حەنەفیەک بۆڕیەکی ئاو دەکەیتەوە ئاوی لێدێ چۆن لافاوێک دێ ئەڵێ هەواڵەکان ئاوایە دەڵێت تەنیا و تەنیا دوو ڕێگەمان لە پێشە ڕێگەیەکیان ئەوەیە لە ڕووی ڕسمیەت و کەناڵە هەندێک کەناڵ هەیە دەبێ چۆن دەڵێ پێگەی خۆی بپارێزێ نێتە ئاستی کەناڵی دیکەی خوارەوە بۆ ئەوەی جێگای بێت بچینەوە ئێمە لە سەردەمی ڕژێمدا جۆمان لە بەغدا ناگرت ڕاستیمان پێناڵێ ئەچوین ماوەیەکی تر پێین لە هەشتاکان ئەچین بۆ جۆمان لە رادیۆ مۆنتی کارلۆ گرت دوای ماوەیەکی پێچوو ڕژێمی بەعد سەدام حوسێن هینیشی کڕی لە ژێرۆ ڕۆژنامەی ئەلوەتەنە العەرەبی گۆڤاری ئەلوەتەنە العەرەبی لە فەڕەنسا دەردەچوو ئەوی کڕی دوای هەموو هەواڵەکان بە باشی باسی ڕژێمی دەکرد مۆنتی کارلۆ جۆمان لێگر ئەویش هەروە بوو خەڵک ناچارە بووە چوو بۆ BBC ینی هەمیشە لە عەقلی کوردەواری قەدیمەکان هەمووی ئەڵێن BBC ئێستاش خەڵک هەر ئیعتیمادی بۆ چونکە ڕاست پێ دەڵێت هەوڵەدات درۆنەکە ئەگە هەڵەشی کرد داوای لێبوردنەکە کەواتە زۆر گرنگە بۆ فیشەر لە ئۆڤەرلۆدا بە ئێمە دەڵێ وەکو چۆن حەنەفی ئاو دەکەیتەوە بۆڕی ئاو دەکەیتەوە ئاوی لێ دێ چۆن لافاوێک دێت هەواڵش ئێستا ئاوهای لێ هاتووە لە ئەنجامدا تۆ زۆر بە زەحمەتی دەتوانی ئەم هەواڵانە لێک جیا بکەیتەوە ئەمە کە بێ کەناڵی چۆن ڕێز لە خۆ گرتو کەناڵت هەبێ ڕێز دەخۆی بگرێ ڕاستیەکان بڵێ لە دووەمیشدا خەڵک وەکو تاک ئەوەی دووەم زیاتر گرنگە دەڵێ کەس فریای تۆ ناکەوێت ئەو ڕۆژەیە عەقلی خۆت بەکاربێنی بزانی بە دوای زیاد لە هەواڵێکا بگەڕی بە دوای زیاد لە سەرچاوەیەکا بگەڕی زوو هەڵمەچۆ زوو قسەکان مەجێڕەوە چونکە لە جێڕانەوەیدا تۆش دەبی بە نەقڵ کرد تۆش نەقلی دەکەی بی بە ناقل تۆش نەقلی دەکەی بۆ یەکێتر و دەستت دەبێت لەو هەواڵەدا لە ئەنجامی ئەوەدا دەڵێ ئێستاکە جێگەی متمانە نییە بڕوا بە هەموو شتێک بکەی مەسەن نمونەیەک دێنێتەوە لە کتێبی ئۆڤەرلۆدا دەڵێ هاتە کوشتن سەرۆکی ئەمریکا جۆن کێنەدی دەڵێ وەختی ئەو هاتە کوشتن لە شەستەکاندا دەڵێ دیمەنەکە دەگوازرایەوە لە ڕووی تەلەڤیزیۆنیەوە گولەی لێ دەدەن و چۆن دەڵێ دەیکوژن دەڵێ هەموو بڕوا بەوە دەکەین ڕووداوێک بوو دەستکاری نەکرابوو مۆنتاژ و شت نەکرابوو بەڵام ئەڵێ خۆ ڕووداوێکی دیکەش بە تەلەڤیزیۆن لە کاتی خۆیدا گواسترایەوە وەکو ڕووداوەکانی 11 سپتێمبەر دەڵێ بەڵام خۆ بڕوامان پێی نییە زۆر بەمان هەندێکە لە درۆیە هەندێکە لە ڕاستان هەندێکە لە ئاوای هەندێکە لە خۆڵێ لە نێو ئەمریکادا دوو ڕوودا و هەردووکی گواستراوەتەوە کۆنەکە چونکە مزداقیەت هەبوو ڕاستەقینە هەبوو دەستکاریکردنی هەواڵ نەبوو بڕواکراوە پێی دەڵێنەوە کوژرا بەڵام لەوی 11 سپتەمبەرەکە قسەی زۆری لەسەر کەواتە هەر لێرەوە جارێکی تر قسە لەسەرەوە دەکات دەڵێ لە کتێبی ئۆڤەرلۆدا ئەڵێ کێشە ئەوەیە ئێستا سۆشیال میدیا جێگەی میدیای جارانی گرتوێتەوە سۆشیال میدیاش بەرپرسیارەتی تێدا نییە تۆ ڕقل لە منە هەر هەواڵێ بڵاو کەرەوە ئەوانەی ڕقیان لە منە هەموو ئەوانش ئەیبن دەڕوا بۆ شێوازە دەڕاو دەڵێ ڕێژەی بڕواکردن بە سەرچاوەکانی هەواڵ لە کتێبی ئۆڤەرلۆ دەڵێ 168 چۆتە سۆشیال میدیا ئێمانەی 168 خەڵک هەواڵی ناڕاستی دەستەکەوێت چونکە بەرپرسیارەتی نییە ئەوسا ئەمەد بێ بزانین چاوە مفای ئەزمونên سەرکردین جیهانی وەربگرین ئەدوی بیاوێ ئەم بەحسکەین هیوی ئومێد بەخشینە ڕاستە سەرۆکی سێمی وابزانام ئەمریکا تۆماس جێڤرسۆن تۆماس جێڤرسۆن کەسێکی زۆر سەرکەوتوو بوو لە ژیانی خۆیدا لە 1801 سەرۆکی ئەمریکا بوو تا 1809 1801 تا 1809 ئەو دوو خولە سەرۆکی ئەمریکا بوو سێ خاڵی زۆر سەرەکی باز دەکات لە حاڵەتی شەڕی ناوخۆی ئەمریکا گرفتەکانی ناوخۆیان لە نێوخۆیاندا شەڕیان بوو تەبەن ئەمریکا ئەوە بە ئاسانی نەگەشتوێت ئەم حاڵەتی ئەمڕۆ لە نێوخۆیاندا گە باسی شەڕی نێوخۆ بکەی شەڕێکی نێوخۆی وا کراوە لە ئەمریکادا لە نێوخۆ کە ئێمەمانان نەمان کردووە بەس ئەو لەو بارودۆخەدا سێ قسەی جوانی هەیە یەکەم شت دەڵێ دەبێ خۆمان بپارێزین لە تۆمەتبارکردنی یەکتر لە تۆمەتبارکردنی یەکتر دەبێ خۆمان بپارێزین چونکە تۆمەت بەخشینەوە سوودی نییە خاڵی دووەم دەڵێ ئەگەر ئەمە نەکەین تووشی شەڕەبین دەبێ یعنی ئەگەر کەسێک و دوانێک و سیانێکیش چۆ بواری تۆمەت بەخشینەوە دەبێ ئمە بینە سەر حاڵەتێکی دیکاوەیە کە قەت شەڕ نەکەین لەگەڵ یەکتردا یعنی جیاوازیشمان بوو خلافیشمان بوو ناکۆکیشمان بوو لەگەڵ یەکدا وەکو هەمی ئاسایە بەڵام قەت نەیگەینە ئاستی شەڕ لە نێوان خۆماندا چونکە یەکەم شت کوردە لە دوژمن بە خۆت خۆش دەکەی دووەمیش تۆ بەدەستی خۆت شەڕ لەگەڵ خۆتدا دەکەی ئەمە خاڵی دووەمە کە تۆماس جێڤرسۆن تەکیدی لێکاتەوە خاڵی سێم زۆر گرنگە ئێمە دەتوانین سوودی لێوەربین دەڵێ لە نێو موسیبەتدا لە نێو نشوزدا لە نێو شکستدا گلەیی و گازاندە و ڕخنەتان دەبێ هەبێ بەس هەڵی گرن بۆ دوای ئاسایی بوونەوەی بارودۆخەکە
دوای ئاسایی بوونەوەی بارودۆخەکە دەست پێ بکەن با گلەیی و گازاندە و ڕخنەکانتە دەڵێ ئەم حاڵەتە وەک ئەوە وایە لە ماڵی کەسێکدا ئاگر بەربووە دەڵێ وەختی ئەوەمان نییە ئێستا بڵێین چی ئەوە ئاگری کردەوە لە ماڵی تۆوە هات خەتای ماڵی تۆ بوو ناخەتای دوکانەکەی تەنیشتن بوو خەتای ئەو تا ئێمە ئەم قسەیە لێ ئەبینەوە سووتانەکە دێت و زیاتر ئەسووتێ و زیاتر ڕوبەری زیاترمان دەسووتێ دەڵێ ڕخنەکانتان گلەیی و گازاندەکانتان هەڵگرن بۆ کاتی ئاسایی بوونەوەی بارودۆخەکە چونکە وەک ئەوە وایە لە نێو سووتانی ماڵێکدا بڵین چێ سووتاندی و چێ دەستی بوو لە سووتاندنیدا ئەو کاتە ئێمە هیچ سوودێک نابینین زیاتر دەسووتێ زیاتری پێوە دەسووتێ ئەوە ڕاگرە ئەو ئەگرە بکوژێنەرەوە ئەو چ قسەک بەێ مامۆستاوەکە نەها دیارە دەوروبەرێنمە دوژمن کاریە ڕاگەهاندیە بۆ گەلەی کوردستانی کەواتە دوژمنێ مەیە دیارە چاو مامۆستام خول پلان و پلانێت وان دوژمنە بپارێزی دەبێت لە دوژمنەکانیشت ئەزمون وەرگری دوژمنی خەڵکی کوردستان داعش ینی بینیت ئەوش دووبارە هینی هەیە چۆنەڵێ بابەتێک لەسەر ئەزمموی میدیایی داعش نووسراوە کەسێک کە چۆن دەڵێ کارمەندی پێشووی FBI ئەمریکیە بە ناوی MS بارکەر MS بارکەر لە گۆڤاری دێرشپێگڵی ئەڵمانی نووسیوێتی کەناڵی حوڕەی ئەمریکیش عەرەبیەکە هەر باسی لێوە کرد لەوێدا باس لە داعش دەکات دەڵێ داعش چۆن توانی کۆنتترۆلی عقلی زۆر کەس بکا و چۆن توانی شەڕ و ئاژ هەوامان بۆ بنێتەوە کەلتوریە بەمانەیەکی بڵێن شێوازی کاری میدیایی داعش چۆن بوو دەڵێ خاڵی زۆر سەرەکی ئەو بریتی بوو لە ترساندن دەڵێ ئەزمموی ترساندن لە ڕێی کەناڵی ڕاگەیاندون و لە ڕێی میدیاوە زۆر خراپە هەموو کەناڵەکان بەم کەناڵەشەوە دەبێت ئاگداری ئەوە بن لە حاڵەتی بارودۆخ و تێکچوونی بارودۆخە هۆکارێک نەبێت لە ترساندنی خەڵکدا هۆکارێک نەبێت فرعونی فاستخف قوم زۆر خراپە یان دەبێت ئەمە ئەزمونە ئەمە MS بارکەر وا دەڵێ لە گۆڤاری دەرشپێکلی ئەڵمانی دەڵێ یەکەم خاڵێک کە داعش دەیکرد تۆقاندن و ترساندن بوو ئێمە نابێ ئەو جۆرە ئوسلوبە لەن بەکاربێنین لە میدیای خۆماندا چکەوە ئەوە هەڵەیەکی گەورەیە و زیانێکی زۆری بۆمان دەبێت خاڵی دۆم دەیگوت داعش دەیتوانی شتێک بکات کە پێی دەگوترێ ناکۆچی دروستکردن لە نێوان لایەنەکاندا ئەیگوت بۆ داعش زۆر ئەوە بوو چەند ڕێکخراوی دیکەی تیرۆریستی هەبوون یا تونڕە هەبوون داعش شەڕی لەگەڵیان بوو دەچوو بابەتێکی بڵاو دەکردەوە لە شوێنێکی دوور دژ بە و ڕێکخراوە تونڕەوە ئیسلامی دی دوای دەچوو بە ناوی ڕێکخراوێکی دیکەی ئیسلامی و بابەتێکی دیکەی بڵاو دەکردەوە دژی ئەو دوانی دەدا بە شەڕاخۆی لە بەرنووس تەماشای دەکرد ئەوە لە زمانی عەرەبی پێی دەڵێن تەحریش یعنی چۆن دوو کەس دەدەی بە یەکە چۆن هەر کەڵەباب و کەڵە شێر ئەوانە نییە بەو حاڵەتە یعنی یەکێکی تر کە MS بارکەر باسێکە لە ئەزمموی داعش ئەوەیە کە لە نێوان خەڵکدا لە نێوان لایەنەکاندا دەیتوانی بە هەواڵی ناڕاست ناکۆچی دروست کە و بیاندا بەشەڕ ئەوەش مانای وایە ئێمە دەبێت ئێستا بزانین کەناڵ لە ئاستی نێودەوڵەتی لە ئاستی وڵاتانی دەوروبەر ئەکاونتەڵێ ئیدی هەرچی ئەڵێ بڵێ لە ئاستی نێودەوڵەتی و دەوروبەردا ئەم هەموو هەواڵەتی ئەوە هێشتا بەم بۆسەمان ڕەنگە ڕازی نەبێ خراپتریشی بکە بێوێ دەبێ ئێمە زۆر وریابین هەواڵێک بە ناوی تۆ دروست کراوە لەسەر من ئەرکاکە من تەلەفۆنێکم پێ قسەیەک لەگەڵاکەم بۆ بچم بڕوا بکەم و نامەیەک بنووسم درێژ لەسەر تۆ وەڵامت بدەمەوە و منیش هەرچی هەیە ژێر بەڕە بخەمە سەر بەڕە ئەوە چۆنە بە تەلەفۆنێکت بۆ دەکەم پێت دەکەم ئەوە خاڵی دووەمە بارکەرباسی دەکات لە ئەزمموی داعشدا خاڵی سێم پێڵێ ئیغراق یعنی غەرقکردن یعنی ئەڵێ هەواڵەکان ئەوەندە زۆرە بن غەرقەبی لە نێویدا حائیر دەکات دەڵێ داعش بەس لە تویتەر 12,000 کەس ئیشی بۆ دەکرد بارکەر دەڵێ لە تەنها لە تویتەر 12,000 کەس ئێستا پێت بڵێم عێراقیەکان خۆیان قسە دەکەن عەبادی و مالیکی و ئەوانە نییە بڕۆ تەماشاکە ئەوان دەڵێن مالیکی ئەوەندە هەزار ئەڵێن 5,000 هەندێکیان دەڵێن هەنێک لە 6,000 ئەکاونت هەیە پارە دەدا بە فلان و فلان و فلان و فلان ئەکاونتیان هەیە و هەواڵی ناڕاست دەنووسن دژ بە یەکتر دژ بە ئێمە دژ بەوی دیکە ئەگەر لێ کەواتە تۆ دەبێت لەم حاڵەتەدا زۆر وریابی کە ئەم هەموو بابەت و ئەم هەموو هەواڵان دێ شێوازێکی دیکە دەڵێ داعش بەکاریدان لا مەرکەزیەت یعنی شتێک نەبوو مەرکەزی بە ناوی داعشەوە ئیدی ئەو 12,000 لە تویتەرە بەس چ دەنووسن دنیا هەموو تووشی دۆخە و تووشی سەرسوورمان دەکەن کەواتە هاوڵاتی ئێمە زۆر گرنگە بزانێ هاوڕێکانی چێن ئەوانەی هەواڵەکان بڵاو دەکەنەوە چێن لەم سەردەمەی بە تایبەت سەری تۆ ئەخەنە سەر یەکێکی دیکە وانە یعنی ئەم بابەتانە کەواتە بەڕاستی ئەوە مەسلەیەکی زۆر گرنگە
مامۆستا ڕیدانên وەک هەڤی گەلاندا وای. ئەکیت هەنا وەک گەلەی کورد کە نەها ئەم هەندێک بارودۆخێن نەخوازیاردات بورین ئەم چاو مفایل وێ چەندی وەربگرین بە باسی ئەڵمانیام کرد لە جەنگی دووەمی جیهانە شکاو ئێستا ئەڵمانیا ئەو ئەڵمانیایە بەێ بەڵام یەکێکی تریش کە شکا لە یابان بوو با بچینەوە سەر یابان لەو حاڵەتی کە تیایدا شکا من لە 2004 لە مانگی سێ جۆنشیرۆ کۆیزۆمی سەرۆک وەزیرانی ژاپۆنم دیوە وەزیری دەرەوەی ژاپۆنیشم بینی وەزیری ژینگەی ژاپۆنیشم بینی ئەو ئەزمونەی کە ئەوان هەیەە ئێستاکە بەشی زۆری بریتە لە ئەزمموی کەلتوری تایبەت بەخۆیان یعنی ئەوان دەڵێن ئێمە هەمیشە ڕێگەی سێممان هەیە ڕێگەی ڕۆژهڵات هەیە و ڕێگەی ڕۆژئاوا هەیە بۆ کێشەی چارەسەرکردنی کێشەکان بەڵام ڕێگەی سێم ڕێگەی خۆمانە خۆمان کێشەی خۆمان دەزانین ئەم قسێ بەرەوە بۆ لای پەندی کوردی کە لێت پرسییم کوردەڵێ چی لە پەندی پێشینان هەزار حەکیم بەقەت دەردەدارێ نازانێ ئەوەی کە نەخۆشەکەیە و ئەوەی کە لە ناو مشکیلەکەیە ئەو باش دەزانێ حەکیمەکە لە ڕووی نەزاری قسەی بۆ دەکا هەزار حەکیمیت کێرەوەی ئەوە بەو شێوازە ئەوەش نزیکە لەو پەندە کەواتە یابان دەڵێ لە دوای 45 کە تووشی ئەو بووین سێ خاڵی سەرەکیمان سوود لێ وەرگرت خاڵی یەکەم ئەبێ ئیعتیرافکەین هەڵەکانمان چی بوو ئیعتیراف بکەین بەوەی ئێمە بۆمان کرد چۆن بوو چۆن نەبوو ئەمە ئیعترافکردن بە هەڵەکانی خۆت فەزیلەتە یعنی ئەبێت هەمومان خاڵێکی زۆر گرنگ هەیە پندێکی دیکەی کوردیمان هەیە ئەبێ زۆر ئاگاداری بین ئەوش ئەوەیە کە ئێمە هەڵەکانمان نەخینە سەر یەکتر من نتوانم ئێستا هەڵەکانی خۆم گشتی خەمە سەرتۆ من دەربازە بم ئەو شێوازە من بۆیە قەت شێوازی قسەکردنم قەدوانیە هەمیشە خۆم لە ناو ئیشەکەم بەباڵم یابان ژاپۆن ئەزمونیان هەڵسانەوەیان بە سێ خاڵی سەرەکیە خۆیان دەڵێن دەڵێ خاڵی یەکەم ئیعترافکردن بەوەی کە لە کوێدا هەڵەمان کرد هەڵەمان چی بوو لە کوێدا هەڵەمان کرد بۆ جارێکی دی دووبارەی نەکەینەوە خاڵی دووەم دەڵێ ئێمەی ژاپۆنی توانامان نەبوو ئیدارەی ئەو هەموو مەساحە زۆرە بکەین ئاخر تۆ ئێستا بچیتە وڵاتەکان بچۆ مالیزیا دەڵێ ژاپۆن ئێمەی داگیر کردبوو بچۆ بۆرمە ئەو بۆرمایی کە ئێستا موسڵمانە چەوسێنێتەوە بەداخەوە ئەو بۆرمایە بڕۆ بۆ لای دەڵێ یابان ئێمەشی داگیر کردبوو بچۆ بۆ سین بە سینیەکان بڵێ دەڵێ ئێمەشی داگیر کردبوو وەکو داعش ئەو سەردەما دەڵێ پێشی سەردەمانی زوو دەڵێ ژنی ئێمەشی ڕفاندووە بڕۆ بۆ کۆریای باشوور ئێستاش ژنانی کۆریای باشوور داوایان هەیە لەسەر یابانکەوە پەلاماری ئافرەتی ئەوانیداوە و کوشتوێتی و بڕیوێتی یعنی کۆریا هەردوو کۆریا ئەو کات و چین و ئینجا بۆرمە و مالیزیا ئەمە هەموو بەدەستی یابانە دەڵێ لە جەنگی دووەمی جیهان کە هاتینەوە ڕوبەرەکەی خۆمان دەڵێ ئەوە قسەوە پاکانە ناکەم بۆ ئێستەی خۆمان ئەوە دەڵێم کە دەڵێ هاتینەوە ئەم نێو ڕوبەری خۆمان ئیدی هەموو تواناکانمان لە ڕوبەری خۆماندا خەست کردەوە لەم ڕوبەرەدا دەرکەوتینەوە جارێکی تر جاران لە زۆر ڕوبەری فراواندا بووین و هیچمان نەبوو دەسەڵاتیشمان نەبوو هیچمان سوود لێ نابینی هیچمان لێ ناکرد بەڵام هاتینەوە نێو ئەم ڕوبەرە لەم ڕوبەرەدا ئێستاکە هاتینەوە سەر بایەخدان بە نێوخۆ جاران لە خەمی دەرێ بووین جاران لە خەمی هەموو ڕوبەرەکانی دەرێ ژاپۆن بووین لە خەمی ئەو بووین ئێمە لە کۆریا دەبێت چی بکەین دەبێت لە چین چی بکەین دەبێت لە مالیزیا چی بکەین دەبێت لە بۆرما چی بکەین ئێستا دەڵێن دەبێت لە ژاپۆندا چی بکەین ئەمە زۆر گرنگە بۆستانەوە خاڵی سێم دەڵێ هاتینەوە بۆ دۆزینەوەی سۆفت پاوەرێک دۆزینەوەی هێزێکی نەرم هەمومان یەکخە ئەم ژاپۆنە چۆن یەکەخرێتەوە جارێکی دیکە بایەخدان بە سیستەمی پەروەردە پێگەیاندنی مناڵەکانمان لە سەرەتاوە لەسەر کەلتوری خۆڕاگری و زانستی و دەرکەوتن و سەرکەوت بڵێ مامۆستا تە بەحسی گەلان کرد کە ئەزمونên خۆ هەنە چاو ئەمە فایلێ وەربگرین ئەری مامۆستا هەر تاکە کەسێکێ ناو ژیانێدا دژیتن ئەزمونێک هەیە ڕابردووەک هەیە چاوان بشین بفای الوێ ئەزمون و ڕابردوێن تاکە کەسی وەربگرین بوو وان حاڵەتانە تۆ بینیوتە ئێستا زۆربەی خەڵک ئەکاونتی خۆی هێوانە بەڵێ ڕاست کاکە تۆ ئەکاونتی هەر کەسێ تەماشاکە ئەوەنەی حکمەتی جوان و ئەمەنەی پەندی جوان و ئەمەنەی قسەی جوان تێدایە ئیتر تۆ ئەڵێ خەڵک منی ناوێ بەڵێ یعنی ئەم خەڵکە هەر هەمووی ئەمەنەی وتەی جوان لا کۆبۆتەوە ئەمەنەی وتەی جوان لە مۆبایلەکەیدا هەیە ئەمەنە وتەی جوان لە لاپتۆپەکەیدا هەیە ئەمەنە وتەی جوان لە ئەکاونتەکانی هەیە ئەڵێ ئەرێ باشە ئەگە من بمەوە قسەیەکی تازە و جوان بکەم ئەرێ من چی بڵێم بەستە ڕۆژی تنگانە هیچی بەکەڵکی نایە سبب چی مامۆستا چ ئەوە پێڵەن کۆپی پێست یعنی ئەوە کاتی خۆی یعنی زۆر گرنگە کاتی خۆی دەڵێن ئیمامی غەزالی بە ڕەحمەت بێ لە کتێبەکەیدا دەڵێ لە یەکێک لە کتێبەکانی لە بیرم نییە باز دەوە دەکات دەڵێ کۆمەڵە قاچاقچیەک یا جاران پێیان دەگوت ڕێگر ئەڵێن کۆمەڵە ڕێگرێک
لە ڕێگا کاروانێک ڕوود دەکەن هەموو پارۆشتەکان دەبن لە یەکێک کتابێکیان بردووە لە یەکێک لەو کەسە کتابەکەیان لێ بردووە دزیوانە ئەڵێ خەڵکەکەی تر ئەڵەن شکر سەلامەتین و مشکلەمان نییە ئەڵێ بەس ئەو برادێرە زۆر ئەگریە هەر ئەگریە واز ژیر نابێتەوە لێ پرسن ئەرێکا کە تۆ بۆ ئەگری ئەڵێ وەڵی من کتابەکەمیان بردووە ئەڵێن ئەگەر تۆ ئەو کتێبە لە مێشکتا هەبێ و زادەی فکری خۆت بێ نابێ بگری چونکە هەمووی لە عیلمەکەی خۆتە بەس دیارە ئەو کتێبە لە مێشکتان نییە هەر لە کتێبەکەی کە کتێبەکەیان بر عیلمەکەت نەما کەواتە ئەمڕۆ ئەو ڕۆژەیە ئێمە خەڵکی ئێمە هەمووی وشیارە بە حساب خەڵکی ئێمە خوێندەوارە خەڵکی ئێمە شت دەزانێ بۆ لە شتی چاوەڕوان نەکراودا لێ تێک دەچێت وانە یعنی بڕوانە من لە ساڵ 1970 چواری ئامادەیی بوو بە کتێبێکم کڕی بە ناوی ئەشەیخ والبەحر ئەو کات شت ناکرا بە کوردی زۆر ڕەنگە ئێستا بە ناوی کراوێ بە کوردی ئێستاکە پیر و زەریا پیر و دەریا نازم نمدیوە بەڵام ئەشێخ والبەحر هی لیو تۆلستۆی بوو یعنی کابرایەک بە دیار ڕاوکردنی ماسیەکەەوە چەند شەو ئەمێنێتەوە ئیدی بەس لە ئیرادە دەکە لە ئەخیرەکەیان لە بیرمە مامۆستای زمانی عەرەبی گوتی چی فێربووی لەو کتێبە هەر کەس چی خوێندوێتەوە وتم ئەو کتێبم خوێندوێتەوە لە هاوی دی چی لێ فێربووی وتم لە ئەخیرەکە بە عەرەبی تەرجمەی عەرەبی نووسراوە ئین الإنسان قد يتحطم ولكنه لا ينهزم وتی وەڵامە بۆ ئینشا باشە لەسەر سەبورەکە نووسی و کردی بە ئینشاویڵەوتی لەسەر ئەم بابەتە بنووسن مەبەستم چییە؟ مەبەستم لە مەشکم دەرناچێت ئینسان ممکنە تێک بشکێ وەکو جەستە بەس نابێ بڕوخێ مامۆستا دەمێمە ئێک خۆلێکی ومەدوێتن ئەم وێ پرسیارێژی ئاڕاستەی تە بکەین مامۆستا ڕیدان گەلک بلەس تهێنە بەرچاوکردن وی بارودۆخێن هادا نەخاسمە چاوەمە چ خوێندنێک بوو هەبیتن مە چال سەنگاندنێک بوو وێ چەندی هەبیتن یەکێک لەو ناوانەی کە زۆربەی میدیاکان لە خۆی دەنێ سەحافە لە خۆی مثل ڕۆژنامێ هەیە مەسەرەن تۆ لەبێ دەیلی میرەر بۆچی بە خۆی دەڵێ ئاوێنەی ڕۆژانە چونکە ئەو ئاوێنەیە دەیەوێ وێنەکان پیشانی خەڵک باتەوە لە نێو ئاوێنەکە وێنەکانی خۆی جا ئێمە چوار جۆر ئاوێنەمان هەیە ئاوێنەمان هەیە گەورەکەرە ئەو تەماشای خۆت دەکەیت دەبیتە دوو ئەوەندە ئەوە خراپە کەواتە گەورەکردنی شتی بچووک ڕاستیەکان دەشارێتەوە ئاوێنەیەکمانێ پێ دەڵێن بچووکەرەوە وانە حجمی خۆی ئەوەندەی ئەو بچووکی دەکاتەوە ئەویش ئەو ڕاشنیە کەواتە بچووکردنەوەی شتی گەورەش هەر خراپە ئاوێنەیەکمانەیە پێ دەڵێن تەشویهی ینی ئاوێنەیەکەیە هەموو شکڵەکان تێکەدا کە لە بەردەمی بۆسی سەر دوا دەڕوا دەست دوا دەڕوا قاچ دوا دەڕوا ئەمە وێنەی ڕاستەقینەی تۆ نیە ئێمە لە بەردەمی ئاوێنەی ئاسایی ئۆردینەری تەبیعی سروشتی دەوەستین کە خۆمان وە خۆمان پیشان دەدەن ئەو ئاوێنەیە کە ئێمە دەبێ هەمومان بە دوای ستانداردێکا بگەڕین ئەو ستانداردە ئەوەیە لە دەوری کەناڵێک لە دەوری چۆن دەڵێ زۆر کەناڵ زۆر شتی دیکە زۆر ڕۆژنامە نووسی ڕاستگۆ چۆ هەواڵی ڕاستگۆمان دەداتی چۆشتی باشمان دەداتی ئەو شێوازانە ورد بینەوە شۆرلیستێ بکەین دەرباز بین لەو ئۆڤەرلۆدەی کە بۆ فیشەر باسی کرد بۆ ئەوەی کەوا ڕاستیەکەم بزین هەر ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ بۆ ئەوەی کە چۆن دەڵێ ینی لە نێو ڕووداودا شتێکی پێ دەگوتێ ئێرهابی ئیعلامی ئێرهابی ئیعلامی دەبێ خۆتی لێ بە دوور بگری تۆقاندنی میدیایی نابێ هەواڵەکانت لەو ئاستە بێ کە تۆ خەڵک بتۆقێنی چونکە تۆ مەبەستە خۆراگری دروست دەست خۆش مامۆستا دەمێمە بەرەف دوماهیە چوو زۆر سپاسیاتت بکەین بۆ وان بەرسبێن جوان و هەژی بینن ڕێزدار وی ئاوایی هاتینە دوماهیا بێ خەلەکێژی زۆر سپاس بۆ هەفکارن بەڕێست گەلمەتماندی بوون هەروسا سپاسیاوەیان ڕێزدار بکەین گەلمەدا بوون تا دوماهیا خەلەکێ ببینم خێر و شادی هەتا خەلەکەکە دی بگەینە فێک ژێر چاودێریە خودای مەزم بن